سڵاوتە لەوێ ئازیزانی من، ئەم کاتتان باش، بەیوام زۆر باش بن. بڕاستی دڵیشم پڕ بوو لەگەڵ ئەو گۆرانیە، بە هیوام کە ئاسمانمان هەمیشە ساماڵ بێ و مناڵەکانی هاوڕێم هەمیشە دڵخۆش و لەشساغ بن و بە دوور بن لە هەموو قەلەقیەک و ناخۆشیەک. باڵێ ئازیزانم، بەڕامی ژیری و دیاری هەروە کۆزانن هەموو ڕۆژێک لە کاتژمێر 4 بۆ 5 بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان نابێ. منیش هەموو سێشەممە و پێنجشەممە و یەکشەممەیەک لەگەڵتان نابم. زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەمان IQ بۆ دابینکردنی دیاری باش بۆ هاوڕێکانم. زۆر سپاس. ئەزانن ویستم سپاسی کێ بکەم، بەس شەپڵێکی بێزم بۆ ئامادەکەن کەوتم. زۆر سپاس بۆ تەوار کە لەگەڵتانە ئەمڕۆ. بەڵێ بۆچی ئەو میوزیکە؟ من حەزم لە چەپڵەیە. ئەتوانت دووبارە چەپڵەم بۆ لەبەنە؟ چەپڵەکانتان دیسان دەستمان پێ کردەوە هاوڕێ. من بڕۆم. زۆر سپاس. ئازیزانی من، خۆشەویستانم، ئەڕۆینە لای یەکەم پەیوەندیمان. ئەچینە لای دیە. وای چەند بیری دیەشمە کرد. دیە چۆنی؟ یاخوا باش بی. دیە پێمان بڵێ لەکوێوە لەگەڵمانای؟ لەکوێوە؟ کەرکووک؟ زۆر خۆشحاڵین. دیە بەڕاستی بیریشم کردبوویت. تۆش بیری منە کردبوو؟ چەندێک؟ دەنگی ئەم هاوڕێم بە باشی ناتوانم گوێم لەبێ، بەڵام ئێمەش پێمان خۆشە کە ئەمڕۆ لەگەڵمانای. زۆر خۆشحاڵین. ئەنجا دیە پێم بڵێ چەند ساڵی؟ 10 ساڵی. تەمەەن درێژ بی. ئەنجا وت لە کەرکووکەوە لەگەڵمانای. من گوڕانیەکەم هەبوو بە مناڵی، بۆ کەرکووکمان وتبوو. بۆت بڵێ؟ باشە. پۆلێ مناڵ بەڕێوەن هەموو میوە، نی ئێوەن دەدوێن بە زمە، نی کوردی کوردن ناتە، وەی ئێوەن ئاڵایان سوور و زەردە سەوز و سپی، بێگەردە ئاڵایان کوردستانە نیشتیمانەکەی کووردە، ئەڵێن ئێمە کەرکووکین هەموو هاوڕێی ئێوەین. بەدڵە بوو؟
ئەنجا ئەتوانی گوێت لێبێتەوە لە یوتیوبەکەمان ناوی کورسات کیتسا ئەتوانی لە ڕێگەی یوتیوبەکەمانەوە گێلۆ گۆرانیە بگری و لەبەری کەی تۆش لەبەری گۆرانکی زۆر خۆشە. ئەنجا بەرنامەی ژیری و دیاری هەروەکو ئەزانی بڕگەی تازەمان زیای کردووە ئێستا هەموو ڕۆژ لەگەڵتانین بۆیە ئەڕۆینە لای شاشەکەمان و ئەڕۆینە لای چرخەکەمان و دەست پێ بکەین یاخود دەست پێ نەکەین وەڵای من ئەڵەم با دەست پێ نەکەین ئەم من ئەڵەم با گۆرانەیەکی تر بڵێن ئەمڕۆ دەنگم زۆر باشە دەنگم باش بۆتە با گۆرانیتان بۆ بڵێم چرخەکە بۆ سەبزام گۆرانیەکە زانم لەسەر چرخەکە ئەرێ چرخەکە نایزانم گۆرانی با بڕێن لای چرخەکە کاتە با پێکەوە بڵێن یەک دوو سێ زانیاری گشتی واتە ئەڕۆینە لای پرسیاری گشتی ئامادەین با بڕۆین گەشتینە لای بۆکسەکانمان پێمان بڵێ یەک دوو سێ ئای لەو پرسیارە پرسیاری سیانزە بۆ ئەم هاوڕێمان ئەخوێنینەوە و بە هیوای بەختێکی باش با بزانین ئەتوانی وەڵامی ڕاستمان پێ بڵێ بۆی کە دیارەکی جوانت پێشکەشکەین ئامادەی؟ منیش ئامادەم پرسیارەکەمان ئەڵێ یەکەم چینی سەرگۆی زەوی چی پێدەوترێت؟ یەکەم چینی سەرگۆی زەوی چی پێ ئەوترێ هەڵبژارنەکانمان کەوڵ کرۆک ئەم توێکڵ توێکڵی زەوی باشە چۆن ئەوەت هەڵبژار چۆن زانیت؟ چونکە لە بابەتەکانمانە هەبووە لە بڕۆی کە خوێنوتانە هەر بژی تەپڵەیەکی بەهێز زۆر ڕاستە چەند ژیر بوو بیری مابوو کە چیان خوێنە بوو ئەی منی ژیرمەوە تا گۆرانەکانی مناڵی خۆمم بیر ماوە ئازیزانم ئێوەش لە هەر شار و شارۆچکەیەک بن ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن بە ژمارەکانی 0 460 99 یاخود 0 851 849 03 سیانزە هاوڕێی دووەمان وەرەگرین زۆر سپاس ڕاستی زۆر دڵخۆشم بۆ چەپڵان هاوڕێی دووەممان لەگەڵە بە ناوی لێوان بەڵێ چۆنی دادەتەوار چۆنی لێوان گیان ئەزانی من چەند بیری تۆم کردبوو ئەو لە کوێ بووی بۆ چی دیار نەبووی گلەی بێت ئێمە زۆر بیری تۆمان کردبوو زۆر گلەی لە من کەی بام خێرا گلەیکەم وڵڵی گلەی بێت دیار نەبووی دەی دادەتەوار وڵی سنتەکەم فرینی هەستەکەم بەرەبەرە سنتەکەم نامێنێت تو خۆ بەڕاستە پیرۆزە دەرچین بەزە با بڕێنە لای چرخەکەمان یاک دوو سێ خێرا لێوان بەخوا دەستیشمان بێکرد لێوان ئادی جیاوازی وێنەکان یاک دوو سێ شاشەکەمان پێنج جیاوازیە ئەگەر تۆ بتوانی سێ جیاوازیشمان پێ بڵێ باشە بێ پێشەوەی کە پەیوەندیەکە داخرێتەوە داد چەوارجاری هێشتا نەهاتێتە سەر شاشەکە ئێسێتە سەر شاشە و ئەوها دەبڕەوەی کەفەلەتە ئێمەش تۆزە خێراکەین شاشەکەمان ئێستا مناڵەکان و بینەرانی بینن تۆژەی بینی پێمان بڵێ جیاوازەکان چین خێرا جیاوازەکانمان پێ بڵێ دەی یەک دوو سێ خێرا هەناسم پێنم
داد چاوەڕێستەکەم بەنگت زۆر نایات. دەنگم زۆر نایە لەبەرەوەی کە دەنگی تەلەڤیزیۆنەکەت کچکە لە مۆبایلەکەتەوە پێم بڵێ جیاوازەکان چییە؟ باشە. خلیسکانەکە؟ خێرا پێشەوەی تەلەفۆنەکەت داخرێتەوە خێرا. سێری یاریەکان کە سێری مناڵەکان کە خێرا. سەپڵەکە دادە تەوان. ئەوە کامە بەس یاک سەپڵەکە هەر بژیت ڕاستە. ئەوە یاک کۆکەکە دوو یاریەکە کەکسەکە لەسەری دانیشتووە. ئەوە سێ گۆشەکەی ڕاستە دوو. خلیسکێنەکەش دادە ماری. بڵم دادە تەوار سێ گۆشەکەی. قەینا ئەوە سێ ئێمە هەر دڵمان لای دەدەماریە قەینە. ئیسە دادەماریش سێرمانەکە دڵنیامەویش هەڵبژاردننی خۆی و تووە لەگەڵمانە. خێرا تۆش پێمان بڵێ ڕەنگی پرچی کچەکە. ڕەنگی پرچی چوار. واو هەر بژیت یەک دانەتما. ئەو کوڕش لەسەر پاسکیلەکە کڵاوەکەی. کەواتە پێنج چاپڵەیەکی بەهێز. هەر بژیت هاوڕێ جوانەکەم براوە بووی پێشەوەی کە پەیوەندێکە دابخرێتەوە و لەگەڵمانە بووی زۆر خۆشحاڵ بووین بەڕاستی هەردووکمان زۆر خێرا بووین. من تۆزێک ماندوو بووم. ئەرێ دڵنی میوسکەکەمان ماوەی بەرنامەی ژیری و دیاری ئادەی؟ زۆر باشە کاتە ئەڕۆینە لای هاوڕێی دواترمان دانیا. بانیا چۆنی؟ یاخوا باشبی دەنگی میوسکەکەم بۆ زیاکەن دەست خۆش زۆر سپاس. بانیا چۆنی؟ باشی لەکوێ لەگەڵمانای؟ لە سلێمانی شارەکەم شارەشکۆدارەکەم. بانیا چەند ساڵی؟ تو خۆ بڕاستە؟ تەمەەن درێژ بیت باشە مادەم 7 ساڵیت تۆ ئەتوانی کە یاریەک لەگەڵ من بکەی ناوی یاری پێچەوانە بێت. دەسێ بکەی؟ من و شێکەڵم تۆ پێچەوانەکەیڵی. سپی؟ بەرز؟ نزم؟ گەورە؟ هەر بژیت. سارد؟ سارد گەرم. ئاچ چوار؟ پێچوانی چوار چییە؟ پێنج؟ ئەتوانی هەموو ژمارێک بڵێ توانی سێش بڵێ. ئەلو بانیا لەگەڵمانە ماوی؟ پێچوانی چوار دەی بزامی زانی؟ پێنج. کاتێک چەپڵەی بەهێز بۆ بانیا. هەر بژیت. زۆر چاکە. اینجا بانیا کۆرانێکی خۆش زانی پێشکەشمان کەی شتێکە زانی بەڵێ چەند خێرا بوو بەڵێکەی کاتە فەرموو. کوردستانم شیرینە زۆر دڵگیر و ڕەنگیرە شاخی دڵێن و جوانە پڕکاری دارستانە بەهارانە گشتلاوە. هەمووی ئەڕوا بۆ سەیران بۆ خۆشی و بەخۆشی و کامەران
شوێنی سەیران و گەشتە بەڕاستی وەک بەهەشتە. بەهەشتا هەربژیت. ئەزانی بانیا بیر سەیرانە خستمەوە بەڕاستی خۆشیشە بەهار و دەستکەینەوە بە سەیران و گەشتەکانمان وانێت خوا. بەڵێ وایە تۆ حەزێکی لەگەڵ کیا بڕۆی بۆ سەیران؟ لەگەڵ خێزانەکەمە. باشە ئەگەر بڕۆی بۆ سەیران ئەم بەهارە ئیشەڵڵا ئامۆژگاری تۆ چییە بۆ مناڵەکانی هاوڕێم بۆ بینەرانمان کە ئێستا ئەمان بینن چیان پێڵێیت؟ ژینگەکە بپارێزن. هەر بژیت بانیا هەر بژیت بەڕاستی زۆر ژیری. پاس. بانیا چی؟ بەڵێ زۆرم خۆشەوی بانیا. زۆر سپاس. ویستم پێت بڵم با بڕۆینە لای چرخەکەمان. یەک دوو سێ. دۆزینەوەی بووکەڵەکان دووبارە. بڕۆینە لای بڕگەکەمان. نهاتۆتە سەر شاشە ئێستا. ئاخە من نەمخستووە ئێستا نەموتووە بڕۆ بە ماڵی بانیا. ئێستا دەست پێکەین با پێکەوە بڵین یەک دوو سێ. چۆن؟ حەزم لەو بڕگێنیە. توخوا بەڕاستە؟ جا چی بکەین؟ دووبارەکەمەوە. دووبارەی کەینەوە؟ بەڵێ. باشە ئەگەر من بێت و دووبارەی کەمەوە گۆرانێکی ترەزانی بۆم بڵیت؟ نا. قەی ناکە دەی من دووبارەیەکەمەوە بەس ئەی ئەگەر دووبارە دۆزینەی بووکەڵەکانمان بۆ دەرچوو چی بکەین؟ قەینا. قەی ناکە؟ باشە کاتە با بزانین ئەم جارەمان چیمان بۆ دەرەچێ لەگەڵ بانیا. یەک دوو سێ. سێرکە چیمان بۆ دەرچوو دووبارە هەڵ بدەرە. بخوا چرخەکەش حەزی لە یاریکردنە وڵات چرخەکە بیری تۆشم کردبوو یاڵ بە یاریکەین. نهاتۆتە سەر شاشە ئێستا. بەستن دووبارەیەکەینەوە. یەک دوو سێ. ئەدەی کڵاوێن ئەڵڵا لەو یاریەمان زۆر خۆشە من حەزم لێ. دەست پێ بکەین؟ بەڵێ. کەواتە با دەست پێ بکەین. کڵاوێ نەزانی تۆ؟ بەڵێ. لە ماڵەوە لەگەڵ خێزانەکەتە قەدەم یاریەت کردووە؟ بەڵێ. ئەنجە بڵێ من چیم کرد؟ وی وەرم باشتێکی خۆشتان بۆ باسکەم بینەران. بانیا بەس بانی هێنی بێت بینی خۆمان بێ باشە؟ ئەم زستانە لەگەڵ خێزانەکەمانە هەمومان کۆ ببووینەوە. بڵێ ئێ. ئێ بانیا هەرچێکمت بڵێ ئێ باشە؟ باش. کۆ ببووینەوە. ئێ ئەنجا زیتەڵی هاوڕێشم لێ بوو لەگەڵ باوکیا لەگەڵ گورج و گۆڵە. بڵێ ئێ. وڵا ئیتر دانیشتی بووین اینجا من زۆرم حەز لە یاریە. ئیتر وتم یڵا خۆشەویستانم با پێکەوە یاریەکەین. زیتەڵێک سەوتی منیک ژامادەم با یاری بکەین با یاری بکەن. هەرچەنە گورج و گۆڵ تۆزێ ماندوو بوو بەس ئیتر یاریمان کرد. بڵێ ئێ. ئێ وڵا ئیتر وتم یاری چی بکەین؟ بڵێ یاری چیم وت؟ یاری کڵاوێنم وت. وتم با یاری کڵاوێنکەین. وتیان یەڵە دەی با بچین کڵاوێنکەین. کەچی بڵێ چی ڕوویە؟ کڵاوم نەبوو. هەموو ماڵەکە گەڕام ڕۆشتم سەری چەکمەجەکانم کرد چوون بۆ مەتبەخ سەلاجەکەم کردەوە. دوایی وتم بۆچی سەلاجەشەکەمەوە؟ ئەنجە دوایی سێرم کردیت کڵاوی لێ نییە. بڵێ چیم کرد؟ ئیتر منیش هیچ خۆم تێک نایە بانیا بینی خۆمان بێ ئەمە بانی هێنیش بێ. چوون بۆ مەتبەخ هینم هێنا پەرداخم هێنا
پەرداخی ڕەنگاوڕەنگیشم هەیە لە ماڵەوە ئیتر پەرداخەکانم ڕیز کرد بە ڕەنگی ئاڵای کوردستان سوور و سپی و زەرد و سۆس پێکەوە ئیتر بەو شێوەیە یاریەکەمان کرد خوا زیرەک نیم حەزەکەی ئەم جارە یاری بکەین من و تۆ بەس ئەبێ بێ بۆ ماڵمان ئەبێ زیتەڵە بانکەمەوە لەگەڵ گورج و گۆڵا دەست پێکەینەوە بڵێن یاری چی بکەین دوای بڵێن کڵاوێن دوای من بە دوای کڵاوەکە بگەڕێم دوای دیار دەبێنێ کڵاوەکە دوای بچم پەرداخ بێنم چی؟ زۆرە حەز لێ کاتە وەرن با پێکەوە بینەران ئێستا من و بانیا یاری کڵاوێن بکەین باشە لێرە کڵاوەکان ئامادەن ئینجا لە ژمارە 1 هەتا ژمارە 8 ئێمە کڵاومان هەیە ئینجا تۆ نازانی کامیان گوڵە و کامیان فتە باشە؟ گوڵ واتە لە ناویایەتی فتەکە واتە تیانە تۆ توانی بە هەمووی بڵێ فت لە کۆتاییە یەکدانە بێڵیتەوە یان بۆت هەیە 2 جار بڵێ گوڵ ژمارەتان 5 ژمارە 5 فت با سەریکەین ژمارە 5 فت بە وەڵا فتە هەر بژیت وەڵا فت بوو ژمارەێکی تر بۆ خوا بێنی خۆمان بێ منیش نازانم لە کامێ با بەشەر بێنی خۆمان بێ ژمارەیەکی تر ژمارە 8 بە گوڵ ژمارە 8 بە گوڵ مەبەستە ئەوەیە کە خۆم گوڵەکەم زۆر سپاس دەکەم خۆت گوڵیت ژمارە کاڵێ ژمارە وتی گوڵ بەڵێ بابزانین وایە ئەگەر تیانە بێ گوڵێکت ئەڕوات بابزانین ژمارە 8 وەڵا فتە تیای نییە ئێستا ژمارەێکی ترمان پێ بڵێ بانیا تۆ چەندەم جارتە پەیوەندیمان پێواکەی سێم جار ئەی وەرە پێم بڵێ چەند جار براوە بووی 2 جار هەر بژیت ئەم سێمەش ئەگەر براوە بێ بە سێ ئەی دیارەکانە بەدڵ بۆ هاتووی بۆ دەستگای میدیای کورسا دووەری بگری ئەی بەدڵە بوو هەر بژیت پێمان خۆشە کە بەدڵە بووە سودت لێبینی بەس بە بینەران مەڵە چیە دیارەکان بۆی کە سپرایز بێ بۆیان ئەنجا باسی هاوکاری بکەم سێرکە تۆ ژمارەیەک وتی ئەوە نەجار پەیوەندیم کردووە دەیخوا حافیز سێ بە گوڵ پارارارا هەر بژیت ئەزانن وەڵا ناچمە ڕیکلام شتیوە قسەم زۆرە بیکەم ئەزانن حەزم لەو یاریە بوو وڵای زۆر خۆش بوو ئەم بچم بۆ ماڵی خۆمان پەرداخەکە بێنم بە پەرداخەکە یاری کڵایم بکەین بڕاستانە ئێوەش حەستان لێ زۆر چاکە کەواتە لە دوای ناوبڕێکی زۆر کورت ئەگەڕێمەوە بۆ لاتان ئەڕۆمەوە ماڵەوە پەرداخەکانێنم وڵای حەزم لە چەپڵێکی تریشە یەک چەپڵی تر یەکدان بڵێم یەکدانی تریش بابیڵە یەکدانی تریش
دووبارە سڵاوتان لێبێ عزیزانی من بە هیوام کامولایەک تەندروست باش بن و دڵخۆش بن و لە شتاقی ئێستا بینەری بەرنامەی ژیری و دیاری بن. بەرنامەی ژیری و دیاری هەموو ڕۆژێک لە ساعت 4 بۆ 5 بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان نابێ. ئێوەش لە شار و شارۆچکەیەک بنەتوانن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 070 460 9999 یاخود 0 849 03 زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەمان IQ. زۆر سپاس بۆ ئەو هاوڕێمان کەیسە لەگەڵمانایە ناوی لیا ڕەیانە. ڕەیان زۆر سپاس کە لەگەڵمانای بەڕاستی زۆر سپاس. سپاس بۆ توش. سپاس بۆ تۆشمان مستەوە گورانی گەڕایتەوە بۆ لامان. سپاس بۆ تۆ کە گەڕایتە لامان. خوا با دڵم پڕ نەبێ وڵای دوای دڵم پڕە بێ. زۆر سپاس. دڵخۆشی؟ منیش زۆر دڵخۆشم. هەمیشە لەلاتانە بم و تا بتوانم خزمەتی ئێوەکەم دڵخۆشتانەکەم. دوایی سێرەکە تۆیسە چەند ساڵی؟ 10 ساڵی؟ نزیکی لەوانەیە من 20 ساڵی کە هەر بەرنامەی مناڵان کەم تۆ ئەو کاتە بووی بە 30 ساڵ. ئەنجام بۆلا گەورە بووی دەڵێمەوە تۆی ئەنج دوای گلەیش لێکم ئەڵێم بۆچی پەیوەندیمان پێوە ناکەی بە بەرنامەی ژیری و دیاریەوە تۆش دەڵێ ئاخر گەورە بووم ئیتر منیش دەڵێم قەی ناکە دەی. زۆر سپاس لەگەڵ تۆشە ئیشەڵا. خێزانەکە و چۆنن؟ باشن بە هیوام هەموو لایە زۆر باش بن. خێزانەکە دەمیشە بە لەشتاقی و دڵخۆشی لەگەڵ تا بن. ئەی پێمان بڵیتمان پێشکەشەکەی؟ چیت بۆ ئامادە کردوین؟ گۆرانی سمۆرەیەەکە. گۆرانی سمۆرەکە؟ عادی بیڵێ با منیش لەگەڵ تا بیڵێمەوە لە بەرمە. سمۆرەیەک هاوڕێمە لەناو پۆلیشدا پێمە زۆریایە و بچووکە خەنجیلە و ئێسک سووکە پێمان دەڵێن وریابن لە دەرستا زۆر ئاسابن پێمان دەڵێن وریابن لە دەرستا زۆر ئاسابن. بەلاشە چەند بچووکە؟ بەلاشە چەند بچووکە خنجیلانە و بچووکە. ئەوە نێ دەزانم. خەینا بم تاوا کردی. ئەی لە کێوە لەگەڵمانە بووی؟ لە دووسخۆن ماتوو. ئای زۆر خۆشحاڵین. ئەی پێم بڵێ ئەمڕۆ چیت کرد؟ سەرقاڵی چی بووی؟ وەڵا لە ئێمە پشووە 15 ڕۆژە دوای ئیمتحانات نیوەی ساڵ. لە پشوای ئێستا خۆشە ئەتوانی کاتەکانێ بشتی بەسوود بەڕێکەیت سێری بەرنامەکەی ئێمەکەی سێری مای مناڵانکەی کە لە ساعت 3 بۆ 5 هەموو ڕۆژێ بڕگە و بابەتی جیاوازمانە بێت. دڵخۆشی هەموو ڕۆژێ دەستگای میدیایی کورسات زۆر گرنگی ئایا بە ماوەی مناڵان بە هاوڕێ جوانەکانمان بۆ ئەتوانی سوودی لێ ببینی. ئەگەر ڕۆژێکیش فریان نەکەوتیت و لە دەرەوە بووی دواتر لە ڕێگەی یوتیوبەکەمان سێرمان کەرەوە. یوتیوبەکەمان ناوی کورسات کیتسە. باشە هەمیشە سێری دەکەم ئەو یوتیوبەتانی. زۆر خۆشحاڵیم بەڕاستی تۆ هاوڕێی بەرنامەکەمانی زۆر خۆشحاڵیم. بڕۆینە لای چەرخەکەمان؟ باڵێ با دەست پێ بکەین. 1 2 3 گەیاندنی تۆپ ئەم یاریەمان خۆت و بەختی خۆتە. وەڵا حەزم لەمە نییە. بەڕاستی و مناڵانم زۆر خۆشێکاوە ڕاستگۆن. بەس تۆ واوتێ هەر زۆری شڕق لەم بڕگەیەمان بێ بۆچی؟ خۆیمە بڕگەی تازەمان زیا کردووە. حەزت لێ نییە بیگۆڕین؟ ئایان بڵێ بیگۆڕین؟ باڵێ هەر بژیت. 1 2 3 گوێز شکاندن بەدڵتە؟ کێ خۆتە
کێفی خۆتان بەدڵی نیێمە بڕێنە لای برگەکەمان ئەم برگەیەمان زۆر خۆشە با بڕۆین باشە دقین پێی وای وەختێکی باش ئەگەر براوەش نەبووی دڵگران مەبە ئەتوانی کە جارێکی تر هەوڵ بی پەیوەندیمان پێوە بکەی باش زۆر چاکە مویمەیە کە من و تۆ بێکەوە گفتوگۆمان کردەوە زۆر خۆش بوو بۆ من گوێزەکانمان ئێمەش زۆر ئێمە کۆمەڵی گوێزمان هەیە لێرە باشە لە ژمارە 1 هەتا ژمارە 8 ئەتوانی ژمارەیەک هەڵبژێری و ئەتوانی سێ جار هەڵبژاردن بکەیت دادە یارمەتیم دەدا ناتوان سەرەتا تۆ شتێک هەڵبژێرە ژمارە 5 ژمارە 5 تیای بێ یان تیای نەبێ تیای بێ یان تیای نەبێ دەتوانی بێژی تیای بێ چەند دەتوانی بێژی تیای نەبێ چۆن؟ چەند جار ئەتوانی بێژی تیایەتی چەند دەتوانی بێژی تیای نییە 3 جار 3 جار بەڵێ 5 ژمارە 5 ژمارە 5 ژمارەیەکی کامیان بۆستنەوەتی تیا وڵات چەپڵیان بۆ لایت کاتە چەپڵەیەکی تر چەپڵەیەکی تر پیرۆزە پیرۆزە هاوڕێ جوانەکەم خوارد لەگەڵ هاوڕێکی ترمان لەگەڵا بە ناوی محەممەد ئەلو محەممەد چۆنی چەندێک باشی زۆر باش ئەی چەند ساڵی ئەی تەمەەن درێژبی ئەی لەکێوە لەگەڵمانای لەکێوە زۆر خۆشحاڵین ئەی پرسیارێکی تریشی بالێکم ئەی هاوڕێی بەرنامەی زۆر جار ئەی با ئەیەکی تریش بڵێم ئەی بیسینە ئەو ئەیەنە ئەی حەزت لە بەرنامەی ژیری و دیاریە زۆر باشە بڕێنە لای چرخەکەمان ئەیەکی ترم ماوە یەک ئەیتر ئەی هیچمان پێشکەشەکەی چیمان پێشکەشەکەی فەرموو دڵخۆشین شارە وەستا هەڵکارە دومبەرە بۆ دەرشێشنە بۆ تاکوخانەی منە هەر بژی دەنگیش زۆر خۆش بوو هەر بژی محەممەد زۆر چاکە کەواتە کاتی ئەوەیە کە بڕۆینە لای چرخەکەمان ئەبیرم بکەوە ئەوە چرخەکەمان لەکوێ بوو وەختی خۆی لێرانە بوو و گۆڕاوە شوێنەکەی ئەوە محەممەد کۆ چرخەکەمان محەممەد کۆ چرخەکەمان لە پشتمەوەیە ڕاست دەکەیت کەواتە با پێکەوە بڵێین 1 2 3 پۆلەکان کەواتە ئێستا بە هێواشی زۆر بە هێواشی ئەڕۆینە لای بۆکسی ژمارەکانمان محەممەد لە پۆلی چەند بووی؟ پۆلی چەند؟ 1 یانەکەم تەمەەن درێژبی با بڕۆینە لای بۆکسی ژمارەکانمان بە هێواشی ئەوە هەر ناگەم بەخێراکی پێمان بڵێ 1 2 3 بژی
ژمارە 8مان بۆ دەرچوو. ژمارە 8 بیخوێنمەوە پرسیارەکەمان زۆر چاکە. من ئامادەم. محەممەد تۆش ئامادەی؟ کەواتە با پرسیارەکەمان بخوێنینەوە بە هیوای بەختێکی باش. بەکام لەمانە واتە بەکام لە هاوبژارنەکانمان هەز بە تامی خۆش و ناخۆشەکەی واتە کاتێک نانەخۆی هەز بە تامکردنەکەی بەکام لەمانە؟ دەنگ، زمان، بۆنکردن. منەڵێم لەوانەیە دەنگ بێت. بە دەنگمان تامە. تۆڵی کامیان؟ دووبارە ژمارەکەمان 8 باشە پرسیارەکەمان بۆتە خوێنمەوە. ڕەنگەیسە لەسەر شاشەکە نەیبینی من دووبارەیەکەمەوە بۆ تۆ. بەکام لەمانە هەز بە تامی خۆش و ناخۆشەکەی زۆر ئاسانیشە. دەنگ، زمان، بۆنکردن. کامیان؟ زمان. بۆچی زمانت هەڵبژار؟ هەر بژیت هەستی تامکردنمانەیاتێ کەواتە ڕاستە و پیرۆزە. پیرۆز هاوڕێ جوانەکەم براوە بووی. زۆر سپاس بۆ IQ بۆ سپۆنسەری بەرنامەکەمان و دابینکردنی دیاری جوان بۆ هاوڕێکانم. زۆر باشە. مینامان لەگەڵایە بەڵام من حەزەکەم لەگەڵ مینایە یان یاریەکەم یان گۆرانیەک بڵێم یان بۆ خۆمان بگەڕێین یان باسی چیرۆکێک بکەین یان باسی زیتەڵەکەین یان باسی بەرنامەکانمانکەین یانە گۆرانی بڵێم گۆرانی یان بڕۆینەوە. مینا ئەلو یەک دنیا بیرم کردەوە خێرا یەکلام کردەوە. مینا ئەلو مینا چۆنی؟ زۆر باشم. تۆ چۆنی؟ یاخوا باش وەڵا منیش باشم. مینا دڵ و باسی تۆ؟ وەڵا زۆر باشم. هەمیشە باش بینی تۆ لەگەڵمانای چەند ساڵی؟ لە سلێمانی لەگەڵتانم 10 ساڵم. تەمەەن درێژ بی زۆر خۆشحاڵین. مینا بن بیری ئەوەمە کرد کە لەگەڵ ئێوە قسەکەم و ئێستش بیرم لەوە ئەکردەوە کە گۆرانی بڵێین یان یاری بکەین یان پێکەوە گۆرانی بڵێن یان پێکەوە یاری بکەین یان هیچە گۆرانی بڵین. زۆر باشە. تو گۆرانی چێزانی؟ گۆرانی منی ڕۆ گوڵکۆتر. وای جەماعەتی پەخش ئەتوانن گۆرانەکەمان بۆ بخەنە سەری بێکۆ لەگەڵ مینا بیڵێنەوە دەنگی مینا هەبێ دەنگی من هەبێ بێکۆ گۆرانی ئەتوانن؟ بابزانین بۆمانەکەن بێکۆ ئیڵێنەوە باشە؟ باش. وەک گوڵ و کۆتر لە ئاشتیدا جوانم نامەوێ جاوێکی کرد وێرە بەخشە و هاڵ و بێلانە بە ئاوەدانی جوانە لە هەر جێکی دنیا خاکەکەم لەبەرەدەم. هەر بژیت بەڕاستی تۆزێکیش دڵم پڕ بوو. زۆرم پێخۆشەکە و گۆرانیە و لەبەرە دەستخۆش گۆرانەیەکی زۆر بەهەستە. زۆر پێم بڵێ لە ڕێگەی یوتیوبەکەمانەوە ئەم گۆرانیەت لەبەر کرد؟ بەڵێ. گۆرانێکی زۆر تایبەتەوانیە؟ هەر بژیت. هاوڕێ جوانەکەم بڕۆینە لای چرخەکەمان پێکۆ گۆرانیمانوت گۆرانەکە زۆر تایبەت و خۆشیش بوو. خۆشحاڵی کردم کە لەبەرت بوو دڵخۆشە کردم. ئێستا کاتی ئەوەیە کە بڕۆینە لای چرخەکەمان و بزانین چ بڕگەیەکمان بۆ دەرەچێت. باش. 1 2 3 منیش وەک گوڵ و کۆتر. ئەم دۆزینەوەی بووکەڵەکانمان بۆ دەرچوو. با بچینە لای بڕگەکە. کاتە با پێکەوە بڵێین 1 2 3 وێنەکەمان بێتە سەر شاشە و دۆزینەوەی بووکەڵەکان.
ڕاستەکەن بیرم چۆتەوە باشە ئاخر وایە دۆزینەی بووکەڵەمانێ دۆزینەوەی وێنەکانیشمانێ مینا دۆزینەوەی بووکەڵەکانمان بۆ دەرچوو لە ڕێگەی ژمارەکانەوە تۆ پێمانەڵی کام بووکەڵەی دیاریەکەی دواتر بە دوای ئەو بووکەڵەیە گەڕین کە بۆ دەرچووە باشە؟ ژمارە 4 ژمارە 4 1 2 3 بووکەڵەکەم قازە قۆزە بیری یەکەم تۆزە ڕەنگی لەشی زەردی گەشە تیری چ ژمارەیەکی تر؟ ئەتوانی هاوکاریم بکەیت؟ تۆ ئەتوانی دوو ژمارەیەکەمان پێ بڵێ هاوکاریکردنی من کردنەوەی بۆکسەکانە لەبەرەوەی کە نازانم لە چ ژمارەیەکە ژمارە 1 ژمارە 1 بووکەڵەکەم کوانێ قازە قۆز 1 2 3 واو چەپڵێکی بەهێز هەرمژی پیرۆزە براو بووم هاوڕێم زۆر چاکە با بۆکسەکانمان داخینەوە کۆتا هاوڕێمان بۆ ئەمڕۆ وەربگرین بەڵام کۆتایی نانین بە بەرنامەی ژیری و دیاری لەبەرەوەی کە سبەی نێماریای هاوڕێمان دوو سبەی منم هەموو ڕۆژێک بەرنامەی ژیری و دیاری بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ساعت 4 بۆ 5 لەگەڵتان نابێت ئەلو هاوڕێ جوانەکەم چۆنی؟ سلام علیکم عەلەیکە سەلام چۆنی؟ باشمەی تۆ چۆنی؟ وەڵڵا منیش زۆر باشم ئای تۆ چۆنی؟ زۆر سپاس دەکەم سیدرا؟ بەڵێ تۆ ناو سیدرایە وایە؟ بەڵێ ئەی چەند ساڵی؟ من 10 ساڵم تۆ 10 ساڵی تەمەەن درێژ بیاخوا ئەلەکیۆ لەگەڵمانای سیدرا؟ لە سلێمانیەوە تخوا بەڕاستە ماڵتان لەکوێیە؟ ماڵمان لە کانیسپیکەی بێتاقۆکانە ئۆ ئەی باشە من بۆچی تا ئێستا تۆم نەبینیوە؟ وەڵای دەتەوارگیان زۆر هەوڵماندا بەڵام لەگەڵ براکەمان زۆر هەوڵماندا بەڵام تەلەفۆنەکەمان وەرنەگیراوە لە کۆتاییە ئەمڕۆ وەرگیرا و کاتێکم جارتەکە لەگەڵمانایوانە؟ حاڵم کە کە لەگەڵ تۆ قساکەم منیش زۆر خۆش حاڵم ئەجا بەختت هەبوو لەبەرەوەی کە کۆتا هاوڕێی ئەمڕۆمانیت واتە لە کۆتایی توانیت پەیوەندیمان پێوە بکەی سیدرا ئەی براکەت چۆنە؟ وەڵا براکەشم باشە یاخوا باش بێ ئەو چەند ساڵە؟ ئەو 7 ساڵە ئەی کوادی لە ماڵە قسەی لەگەڵکەم؟ بەڵێ ئەلو براکەی سیدرا بەڵێ چۆنی؟ باشم ئەی تۆ چۆنی؟ وەڵا منیش باشم سیدرا ئێستا پێیوتم وتی زۆر هەوڵمان ناوە کە پەیوەندیت پێوە بکەین بەزار بۆمان وەرنەگیراوە بەس ئەمڕۆ توانیوتانە وتم با قسەیەکیش لەگەڵ تۆکەم تۆ چەند ساڵی؟ حەوت سەری بەرنامەکەمانەکەی؟ بەڵێ زۆر باشە ئەی چۆن بوو ڕێکەوتن لە نێوان تۆ و سیدرایە سیدرا بڵێ سڵاو و قسە بکات دڵت باشە تۆ؟ ئەی یاری شتەکەم بێکەوە؟ بەڵێ یاری چیەکەن لە ماڵەوە پێکەوە؟ هەجیارێک بێ ئەیکەن هەجیارێک بێ ئەیکەن ئێستا هەرسێکمان بێکەوە یارێک بکەین؟ بەڵێ بێکەوە یاریەکەکەین یاری ئەتوانم یاری چاوشارکێکم؟ جەماعەتی کۆنتڕۆڵ؟ بەڵێ بەڵێ کاتە تۆ و سیدرا بێکەوە ئەبێ بمدۆزنەوە باش؟ باش یەک پێم بڵێن 1 2 3 نانە بۆسە پێم مەڵێن 1 2 3 تا 10 بژمێرن بێکەوە بیژمێرن باش؟ 10 9 8 7 6 5 4 3 2 1 ئێکوام
ئەمە خۆم شاردەوە من لە ناو کام سنووخەیەم لە ناو کام ژمارەیەم ئێستا تۆمان بینی و ڕۆیشتی خۆ بەڕاست متان بینی ئای وەڵا کەشفم باشە لە لای لەکوام ئیترە بێ بم دۆستنەوە خۆتان باش تۆ بڵێ ئیسە دیار بم ئەوە تام ئێوە براوە بوون هەردووکتان یارێکی زۆر خۆش بوو چەپڵێکی بێت بۆ ئێمە بڕاستی چێژم لێبینی ئەنجا کاتی چرخەکەمانە با پێکەوە لەگەڵ ئێوەیە بڵێن 1 2 3 2 3 زانیاری گشتی ئەڕۆینە لای پرسیاری گشتی باشە؟ باڵێ زۆر باشە سیدرا پێم بڵێ 1 2 3 بە پرسیارێکت بۆ بێنم 1 2 پێم ناڵێ سیدرا سێ ژمارە 14 پرسیارێکی خۆش سیدرا لەگەڵ براکە تا بیری لێ بکەنەوە پرسیارێکە ئامادەمان کردووە لەگەڵ ماری و زیتەڵەیە با بزانین ئەتوانن وەڵاممان پێ بڵێن ئیشەڵڵا بەیوای بەختێکی باش دڵخۆشە بین ئەگەر براوە بن پرسیارەکەمانەڵێ ئەو گیاندارە ناوی چییە کە بەبێ قاچ لەدایکە بێت بۆستا هەڵبژاردنەکانمان مشک مەیمون بۆق براکە شواڵێ دڵیان بەڵێ براکەش وا دەڵێ لەبەرەوەی کە بۆق لە سەرەتای تەمەنیا سەرمێکوتێ و بە تەواتی دروست نەبووە یەک چەپڵی بێت هەربژین بەڕاستی زۆر دڵخۆش بووم کە ئەو دوو هاوڕێم براوە بوون دەمێکە هەوڵیان ناو پەیوەندیمان پێوە بکەن لەگەڵمانابن ئێمە دیاریمان بۆ ئامادە کردوون لە سبەینێوە یان هەچ کاتێکی تر بۆ ئێوە گونجاو بێ بەڵێ ئەتوانن کە سەردانی دەستگای میدیای کورساتکەن دیارەکانتان وەربگرن بەس تخوا ئەگەر هاتن لە پرسکە پێم بڵێن بەدادتەوار بڵێ بابێ بۆلامان ئەکرد لە کورسات بم یەم بۆلاتان زۆر حەزەکەم لە نزیک کۆپتان بینم جوێنێکیش بگریت باشە؟ ئازیزانی من ئەو هاوڕێیانم کە ئەمڕۆ براوە بوون پیرۆزیان بێ ئەتوانن هەروەکو ئێستا ئاماژەم پێکرد لە سبەینێوە یاخود هەچ کاتێکی تر بێ بۆیان گونجاو بێ سەردانی دەستگای میدیایی کورساتکەن لە دەباشان بۆی کە دیارەکانیان وەربگرن ئەوانەشی کە لە دەرەوەی سلێمانی لەگەڵمانە بوون ئێمە دیارەکانیان بۆ ئەنێرین و ئەوانیش لە ڕێگەی نووسینگەکانمانەوە ئەتوانن وەری بگرن خۆی ئەڵێن کۆتایی پێبێنە بەس بۆ سنجارە باشە دەی کاتمان نەماوە ئازیزانم زۆر دڵخۆش بووم کە ئەمڕۆ لەگەڵتانە بووم سبەینێ نردوو سبەی ڕۆژی پێنجشەمە منەگەڕێمەوە بۆلاتان سبەینێ ژماری هاوڕێم لەگەڵتان نابێ زۆرم خۆشەوێن ئاگاداری خۆتان بن خۆتان لەگەڵ